ئەزموونی حوکمڕانی 31 ساڵی ڕابردووی حیزبەکانی دەسەڵات شێوێنەری چەمچی ڕاپەڕین و کوردایەتیە. هەموو ئەو هیوا و ئومێدانەی گەلی کورد لە پێناوی ڕاپەڕین هەیان بوو، دەسەڵاتدارانی کورد پێچەوانەکەیان هەڵبژارد و خەونی لە مێژینەی نەوە دوایینەوەی ئەم نیشتیمانەیان لە گۆڕنا. تەماشای وەزعی هاوڵاتیانی ڕەش و ڕووتی کوردستان بکە، تەماشای سڕی بەنزینەکان بکە. ئێستا بەنزیخانەکان حاڵ و گوزەرانی خەڵک بە شێوەیەکە زۆر بەداخەوە. من وەکو زیندانیەکی سیاسی زۆر نیگەرانم. پێم وایە ئەگەر دەسەڵاتداران بە خۆیان دانەستنەوە ڕاپەڕینێکی دی چاوەڕێیە، نزیکە، زۆر نزیکە. داواکارم ئێمە نامانەوێت ئەم بارودۆخە تێک بسی، بەس دەمانوێت چاکسازی تێدا بکەین، دادگەری پەیڕەو بکەین بۆ ئەوەی خەڵکی لە سایە ئەو ئازادی و دادگەریە ژیانێکی خۆش و کامەرانی و بەختەوەری بەڕێوە بن. ئەوەی گەلی کورد لە پێناوی ڕاپەڕی هێنانەدی ئازادی و سربەزبوونی ڕۆڵەکانی بوو، نەک هێنانەکایی دەسەڵاتێکی گەندەڵ و خراپەکار. حکومڕانانی کورد ئازادی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانەیان سنووردار کردووە و باج و سەرانەشیان خستۆتە سەر هاو نیشتیمانیانی و تا دێت ژیان لە تاکتاکی ئەم وڵاتە قوڕستر و بەرتەسکتر دەکەن و باچیان بە هاوڵاتیان نییە. بەداخەوە ڕاپەڕین لە ئامانجە گەورەکە کە بریتی بوو لە ڕزگارکردنی ملەتێک لە ژێر دەستەی لە ستەم بۆ هەڵی کرد بۆ کۆمەڵە خەڵکێک، بۆ کۆمەڵە کەسانێکەوە دەست بەسەر سەروەت و سامان و تەنانەت قوتی خەڵکیش دابگرن. ڕاپەڕی میلەت بازەکەیدا قوربانیەکە میلەت دای، بەڵام کۆمەڵە خەڵکانێک دەستیان بەسەر بەرووبوومەکەی داگرت کە ئێستا تەنانەت قسەیەکی باشیش بە میلەت ڕەوا نابینن. ینی لە هەر دەرکەوتنێکیان لە میدیا خەڵک چاوەڕێی نەهامەتێکی زیاتریان لێ دەکات. جگە لەوەش کە خەڵک بۆ ئازادی ڕاپەڕینێکی، بەڵام ئێستا ئازادیەکانیش بە هەمان شێوەی شتەکانی تر قۆڕق کراوە. بەڵێ بەڕاستیەوەی ئەبینین زیاتر مافیاگەرایی و پاشاگەردانیە لە باج و سەرانە و خەرات زیاتر هیچی تریان لە بۆ ئەو میلەتە نەکردیە. ئەوەی گوێمان لێ نەبووە، ئەوەی نەمان بیستیە، بیستمان و زانیمان کە بۆ میلەتە هەژارەیەکەن، بەو خەڵکە ڕەشوڕوت و فەقیرەیەکەین بۆ خۆشیان لەو پەڕی سەڵتەنەت و پاشایەتی داژێن. میلەتە بەسە زمانەکەش هەر ڕۆژێ بەهانەیەکە، هەر ڕۆژێ جۆرە بازێکە، هەر ڕۆژێ با بڵێن نەهامەتیەکە بەسەر ئەو میلەتەدا دێنێن. ژێرزەوی و سەرزەوی خاچی هەرێم گەوهرێکن، بەڵام بەرپرسانێک ئیدارەی دەدەن کە تەنها خەمی خۆیانە و میلەت بە قەرزاری خۆیان دەزانن. بێ ئاگا لەوەی ئەگەر میلەتی کورد نەبوایە ڕاپەڕینێک سەری هەڵنەدەدا و ئەوان لەسەر ئەم کورسیە نەدەبوون. ئازاد عومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.